ئەکادیمیناسێکی عرب باشکارە کرد و پێدا دەست بە بەخشانێژە گرێسپی و سەرەکانیە کریە و چەندین پرۆسێن بەخشانەی لەسەر هەردەی هاتنە جێبەجێکردن. دکتۆر فیراس مەمدوح الفەهەد ئەکادیمیناسی عرب لە سەر ڕووپەلاخۆی فیسبووکێ بەڵاو کریە و چەکدارێن پێدێ لە گرێسپی و گوندەوارێ وەیە کۆلاندنە تونێل و خاندەکان بە تەمامی ڕاوەستاندیە. هەروەها ئەکادیمیناسی عرب ئەشکرە کردیەک و لە باژارێ سەرەکانیەژی چەکدارێن پێدە پرۆسەیە کۆلاندنە تونێل و خاندەکان ڕاوەستاندیە و تەڤایە ئەمێرێن کۆلاندنێ بۆ گوندێ ئەدوێرە و دکەوێ باشوورێ باژاردا بە گوهاستنە. وی ئەکادیمیناسی عرب گۆچی کوچەکدارێن پێدە چەکێن گرانژێ دەبەرە تلحەلەف و دەکەوێ ڕۆژاوایە باژارێ سەرەکانیەدا بۆ باشوورێ باژارێ سەرەکانیە بە گوهاستنە. هەروەها دکتۆرە فیراس مەمدوح ئەلفەهەد سەربار کرد و گوت کوچەکدارێن پێدەی خاڵن لەشکری لە گوندێ نستەل لە باژارۆکە سلۆک و دکەوێ باکوورێ ڕقای دەڤالەکردنە و ڕێکارێن خۆپاراستنێژی ڕاوەستاندنە. ناڤاتی ئەشکرە کرد و پێدا دەست بە ڕاکردنا بۆمبێن چەندێ لە گوندێن هەفسنووری بێ تورکیێرە کریە و ئەمریکا دەوریان سەربازیان تایبەت لەواندەڤەران بڕێوە دەبێ. دێداویە گوتنا خۆدا دکتۆر ئەفیراس مەمدوح الفەهەد گوت و لە باژارێ سەرەکانی ئەو چەند جیهاتیە دیتن و کەلوپەلێن ناومالانژی ژێ باژار هاتنە دەرخستن و بۆ جەهەکی نەدیار هاتنە برن. ژێالی خۆڤە ئارکێ پەیوەندی کردداک و ڕاستیە ڤانزانیاریان پشت ڕاست بکێ ئەکادیمیناسێکی کورد و نەخواست ناوی وەرێ ئاشکارەکردن تایبەت جارکێرە گوت و ئەو زانیاری هەموو ڕاستن و لەسەر عەردەی ئەو گوتنێن و دکتۆر فیراس مەمدوح الفەهەد بەڵاوکردنە هاتنە جێبەجێکردن.